هێزەکانی عێراق گوتیان ئەمڕۆ یەکشەممە ناوچەی نەمرودیان گرتووەتەوە، شوێنەواری دێرینی شاری ئاشوورەکان کە لەلایەن داعشەوە تەقێنراونەتەوە. لە کاتێکدا کە شەڕی جیهادیەکانیان دەکرد لە باشووری موسڵ هەفتەی پێشوو هێزەکان بەرەو نەمرود پێشەویان کرد، وەک ئەوەی کە لە حەڤەی مانگی نۆزەدا ڕایانگەیان کە هێرشەکانیان دەست پێکرد بۆ ئازادکردنەوەی دووەمین گەورە شاری عێراق. ئەو شاری کە جیهادیەکان لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق و سووریایە لە ناوەڕاستی ساڵی 2014دا داگیریان کردبوو. هاوپەیمانی کورد و عەرەب هێزێکی دوانەیی بەدوای خۆی داهێنا دژی چەکدارانی داعش لە شارە بنەڕێتەکە کە هێشتاکە لەژێر کۆنتڕۆلی داعشدایە و ڕقەش لە سووریا هەروە هێزەکانی هاوپەیمانیش بە سەرکردایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی هەردوو هێرشەکان دەکەن لە ڕێی بۆردومانی ئاسمانیەوە. ئەمڕۆ یەکشەممە لە ڕاگەاندراوی ئۆپراسیۆنی هاوبەشی عێراقیدا کە ڕایانگەیان هێزەکان ناوچەکانی نەمرود و گوندەکانی باشووری ڕۆژهەڵاتیان ئازاد کردووە لە شوێنەوارە دێرینەکە. یەکەکانی فەیلقی نۆی زریپۆش بە تەواوەتی ناوچەکانی نەمرودیان ئازاد کردو و ئاڵای عێراقیان لەسەر بیناکان بەرز کردوتەوە کە بە تایبەتی ئاماژەی بەوە نەداوە کە شوێنەوارە دێرینەکە دەکەوێتە کیلۆمەترێک زیاتر لە ڕۆژئاوای ئەو گوندەی کە ناوی ئەم شوێنەی هەڵگرتووە.